کامە ویلایەتێکەوە درێژترین ڕووباری ئەمریکایی بەو ناوە نامنراوە؟ ویلایەتی میسیسیپی دەکەوێتە باشووری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. دراوسەیە لەگەڵ هەرێکی لە ویلایەتەکانی ئەلەباما و ئارکانسا و لیوزیانە و تێنسی. ژمارە دانیشتوانەکەی 3 ملیۆن کەس دەبی. پایتەختەکەی ناوی جاکسنە. ئەم ویلایەتە بە کشتتوکاڵ و باغ و باقات بەناوبانگە. ڕووباری میسیسیپی کە سەرچاوەکەی لە هاوینە هەوارەکانی ئەتاسکای ویلایەتی مینسۆتە هەڵدەخولێ، بە درێژایی باکوور تا باشوور ئەم ڕووبارە هە لە فراوانبوون و گەورەبووندایە تا دەڕژێتە ناو کەنداوی مەکسیک. لە یەک چرکەدا 4 ملیۆن گالۆن ئاوی لێ فرێدەداتە ناو کەنداوی مەکسیک. هاوینشی گەرمی هەیە تا 40 پلەی سەدی دەڕواتن، بەڵام زستانەکەیدا دەبەزی لە بۆ 7 ژێر پلەی سەدی. لە ڕووی سیاسی و ویلایەتێکی کۆماریە. هەر شاد بن.